بەڕێز مامۆستا عومەر عەبدوڵڵا وەک جێگرەوەی بەڕێز کاک سۆران عومەر دیاری کرا و ئێمە پێشوازیمان لێ کردووە پیرۆزباییمان لێ کردووە کە ئەویش لەمە دووە لەم کاروانای فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی سوپاس و پێزانی زۆریشمان ئاراستەی مامۆستا مەڕوان کرد کە دەستی هەڵگرت لەو مافەی خۆی کە خەڵک ئەمڕۆ هەڵپە بۆ پۆست و پلە و پارە و شت دەکا بەڕاستی ئەو دەستی لێ هەڵدەگرێ ئەمەش بەلای ئێمە جێگەی تەقدیرە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی خاوەنی کەسایەتی و شەخسەتێکی تایبەتی خۆیەتی لەناو پەرلەمانی کوردستان و لە لای خەڵک و زەماوەری هەرێمی کوردستان هەر کەسێک بەڕاستی لەم فراکسیۆنە دیارە پابەندە بە سیاسەت و بە ئاراستەکانی کۆمەڵی ئیسلامیەوە کە لە خزمەت خەڵکە لە خزمەت بەرژەوەندەکانی خەڵکە هەر کەسێک بەڕاستی تێیدا بێ بەجێ بێڵێ لە شوێنشکی کار بکەمە قەناعەتمانەوە ئەمە یەک پرۆژەی گەورەیە یەک منزومەیەکە بە ئاراستەی خزمەتکردنی خەڵک و بەدیهێنانی ئاوات و ئامانج و بەرژەوەندەکانی خەڵک ئەوە ئەرکێکی پەرلەمانی و بابەتێکی پەیڕەویە ئێمە پێی هەڵساوین وەم پرۆسێ بەردەوام دەبێ مەرجیە هەر ئەمجارە ینی جاری دیکەش ئەم پرۆسێ بەردەوام دەبێ و ئەمە بە ئەرچی پەرلەمانی و بە ئەرچی فراکسیۆن و خۆمان دەزانین لە کاتێکدا کە حکومەت وەڵامی پرسیار نەداتەوە حکومەت وەڵامی یادداشت نەداتەوە حکومەت وەڵامی ئەو بەدواداچوونان نەداتەوە کە فراکسیۆن یا پەرلەمانتار یا خەڵکێک پێشکەشی کردووە ئێمە ناسارین ڕێکاریکە بگرینێ بەر ئێمە ئەمڕۆ بەڵێ 22 واژوو کۆبووتەوە ئێستا تەنها یەک واژوو ماوە ئێمە وەکو باسم ئەو پرۆسەی بەردەوام دەبێت